خۆشەویستان گفتوگۆکەم لەسەر و پێشەنگای کادوێنێ لە شاری سلێمانیدا بۆ منداڵان و بەشێک لە هونەرمەندان کرایەوە دەپرسم گرنگی پێشەنگایانە لە چیدایە یاخود منداڵان چۆن دەتوانن گرنگی بە بەهرەکانیان بدەن و بتوانن وێنە تابلۆکانی خۆیان لە پێشەنگایەکی لەم جۆرەدا ببینەوە پێویستە چۆن هاوکاری بکرێن و لەگەڵ ئەودا ئەم تابلۆیانە تا چەند دەفرۆشرێت گەر بفرۆشێت داهاتەکەی دەگرێتەوە بۆ منداڵان و هەروەها دڵخۆشی منداڵانی کوێدایە من دەمەوێت ئەو پرسیاریش بکەم کە لەم ساڵدا بەهۆیە کە ناوەندەکانی خوێندن نەکراوەتەوە چۆن توانیویانە تابلۆ خوێندکارانە کۆبکەنەوە و هونەرمەندانی کە لەم پێشەنگای بەشدار بوون کێ بوون و دیارترین بابەت و کارە هونەرەکانیان چی بوو دیارە گفتوگۆکانم دەست پێ دەکەم لەگەڵ مامۆستا شێرکۆ هاشم سەرپەرشتیاری پێشەنگاکە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی باش کوردستان میانمانە مامۆستا بەیانیت باش سپاس بامەندە بوونیت بەیانی باش زۆر سپاس بەخێر بێ مامۆستا پێم خۆشە بزانین پێشەنگاکە لە کێوە ئێوە خەریکن و بە دیاریکراوی لە چ شوێنێک کراوەتەوە ئەم پێشانگایە هەمە جۆرەیە لە هۆڵی ڕۆشنبیری مناڵان کردمانەوە ماوەی زۆرە بەردەوام شت کۆکەینەوە و شت ئامادە ئەەکەین ئیشەکان هەم هینی هونەرمەندانی شێوەکارە ئەوانی کە ڕاهێنەری تەلەبەکانن و هەم هینی ئەو تەلەبانن کە یەن بۆ لای ئێمە بۆی کە ڕایان بێنین ئیشی دەستیش و لەگەڵ شێوەکاریش بکەن چەند مامۆسایەکمان هەیە مامۆساکان هەریەکو بە پێی توانای خۆی هەریەکو بە پێی خبرەی خۆی ئیش فێری مناڵانەکە زیاتر لە هاوینانە هەمان بوو ئەم ماوەی چەند ساڵی پێش و پێشەوەی کە ئەم کۆرۆنا و قایرانی داراییەوە هەبێ هەموو ساڵێک دەورەمانە کردەوە ئەم دەورانە مامۆساکان بە پێی توانای خۆیان شتیان مناڵان فێرە کرد واتە هی پێش سەردەمی کۆرۆنایە بابەتەکان و لێستا دایەوە نمایش بابەتەکان هەندێکیان لە کاتی پێشووە و هەندێکیشان ئەوانی کە مناڵ کە خۆی فێر بوو و ڕامانهێناون لە ماڵەوە خۆی ئیشەکە ئێمە ماوەدەکانیان عینێ باشە چۆن توانیوتانە کۆیان بکەنەوە بابەتەکانیان وەکو وتم ماوەی زۆرە کۆمان کردوتەوە مەجموعەیەک مەجموعەیەکیشیان خۆیان ئەیهێنن لە ماڵەوە ئەنجا ئەو تەلەبانە بعضییان پێیان لێ نەبڕیوین بعضییان بە بەردەوامی هاتوچۆی ئێماکەن هەندێک هەیە حەزەکە زیاتر فێر بێ ئێمە دوان و سیان و چوارەوانە لە ژوورێکە توانین فێریان بکەین بەڵام پێشتر وانە بوو پێشتر بە گروپ بوو گروپەکانە هاتن با بڵێن من ئیشی شێوەکاریم فێرەکردن ئیشی شێوەکاری ئەوەی کە من لێمزانی بێ و بە توانای مناڵ چی باش بێ بۆ مناڵ بۆم کۆکردنەوە و فێرم ئەکردن کە چۆن ئیشی سەرەتایی بکەن ڕابێن لەسەر ئەوەی کە چۆن وردە وردە خۆیان پەروەردە بکەن لەسەر ئەو ئیشانی کە حەزی لێکەن باشە هەندێکیشان لە خوشکانی کە لەوێن یان برایانی کە لەوێن ئیشی دەست با بڵێم خوشکانمان هەیە ئیشی چنینیان هەیە درومانیان هەیە ئیشی کاری دەستی بە کاغەز و بە تەختە و بەم جۆرەشتانە ئیشی دەستەکەن ئەو ئیشانە فێری مناڵانمانە کرد بەڵام کاتی خۆی داهاتێک شتێکمان هەبوو پارەیەکیان یاینێ بۆ دەورەکان باش بوو ئەمان توانی کە مناڵان دەستکراوە بین بۆیان شتیان بۆ بکڕین ماوەیەکی تقریبان 2 ساڵێکە بێ بەڕاستی هەموو جۆرە داراییەک لە ئێمە ژیراوەتەوە هاوکاری زۆر کەمە ئەتوان بڵێم ئەوە دەوری ساڵ و نیوێکە من خەریکم ئەم پێشانگای بکەمەوە ئەم پێشانگایە خۆی ئەوای دوان بواە ئیشی مناڵانی تایە لەگەڵ ئیشی هونەرمەندانی شتای ئیشی کاری دەست باشە لێرە ئەوە تاواکە و با پرسیارەکەت لێ بکەم بەڵێ جا بۆی کردم بەیەک لەبەرەوەی هەم لە قەیرانی دارایی و هەم لەبەر کۆرۆنا نەمانەتوانین دوو پێشانگای جیاواز بکەینەوە باشە مامۆستا و تەمەنانی کە ئەو منداڵانە تێیدا بەشداری پێشەنگاکان کردو لە چ تەمەنێکەوە دەستی پێ کردووە لە تەمەنی 6 ساڵەوە هەمانە هەتا 11 ساڵ باشە ئەو هونەرمەندانی کە بەشداریان تیا کردووە هونەرمەندانی دیاری شارەکە بوون و بەرهەمەکانیان خۆی لە چیا بینیوەتەوە ئەوان بەرهەمی ئیشی دەست زیاتر وەکو هونەری کاری دەستی شەرت نییە هونەرمەندی شێوەکار بێ چونکە کەسانێک هەیە خۆی حەزی لەوەیە ئێستا مامۆسامان هەیە خەریجی معهەدی فنون جەمیلەش نییە یان لە هونەرە نەیخوێندووە بەڵام لەبەرەوەی کە حەزی لێتی کارەکەی ئارەزووی لێتی متابعی مەسەن بازێ بەرنامە هەیە یان لە من یان لە کەسانێکی تر ئیسفادە ئەکا وردە وردە فێر ئەبێ شت دروستەکە
ئەتوانێت مەسەن شەرت نییە کە خەریجی ماهەدی جەمیلە بێ بەڵام وەکو ناودار نەخێر هەن ناوداری تیان نەبوو خۆم وەکو هونەرمەند کە خەریجی ماهەدی جەمیلەم ساڵانیشی زۆرە هەم لە ئیشی شێوەکاری ئیشمەکرد و هەم لە ئیشی دەستیش ماوەیەکی زۆر ئەوەی کە پێشانگامان ئەکردەوە زیاتر تابلۆ بوو بەڵام بعضی جار ئارەزوود وە ڕادەکێشێت کە بعضێ شتەیە خۆت حەزی لەکەی کاری تریش دەکەی ئەم ماوەیە من خۆم بەشدار بووم لەگەڵ ئەم هونەرمەندانە و ئەم مناڵە جوانانە کاری دەستمان زیاتر ئامادە کردبوو ئەوەی تابلۆکانە تابلۆی مناڵانە وەکو بۆیش جەنابتم وت ئەم مناڵانە نەمانەتوانی دوو پێشانگای جیاواز بکەینەوە پێشانگایەک بە تایبەت بۆ ئەوان بێ هیچ کاری ترمان زۆر بوو کارەکانیان زیاتر لە لای ئێمە کە کۆ بووبەوە ئەمانتوانی زیاتر احتیمامی پێبین و دیاریشە لە پێشانگاکە مەجموعەیەک کاری تایە هی مناڵەکان چونکە لە ئێمە دوورن و دەوراتمان زۆر نەکرێتەوە پێوەی دیارە کە احتیمامی کەمترە باشە مامۆستا گرنگیم جۆرە پێشەکەیانە بۆ منداڵانە لەو تەبەتە سەرەتاییە لە قۆناغەکانی سەرەتایی تەمەنیانان چ گرنگێکی هەیە ئەمانە هەست بەوە دەکەن کە بەرهەمێکیان هەیە و بەهرەیەکیان هەیە دەتوانن وەکو یەکەم هەنگاو بۆ بەهرەکانیان دەستی پێ بکەن بەڵێ بێگومان ئێستا مناڵ هەیە لە خۆی لە دەرونیا ئارەزوەکەی تیا هەیە بەڵام یەکی شێوێ بیجوڵێنێ ئێمە زیاتر متابعی ئەو مناڵانە ئەکەین کە خۆی ئارەزومەندە مناڵەکان بەعزێکیان هەیە بەس بۆ ئەوەی کە مەسەن وەختە کوژێ بەعزێکیشیان هەیە ئارەزوی مندیت کە بێوێ شت فێر بێ ئێمە متابعی ئەو مناڵانەمان کردووە لە بیدایەتەوە لە تەمەنی لە 5 ساڵیشەوە لە 5 ساڵیشەوە ئەتوانی متابعیکەی بەعزێکیان هەیە دەست و پەنجەی دیارە کە ئارەزووی هونەری هەیە دەست و پەنجەی ئەو مناڵە کە تەماشاکەی خۆی ڕادەکێشێ بۆی کە شتیکەی فێر بکەی بەعزێ مناڵەیە ئێستا خۆ ناژێ بۆ دەورە و ناژێ بۆ ئەوێ بەڵام دایم لە متابعایە دایم لەوەیە کە جوابمان بۆ نێرێ مامۆستا ئەم تابلۆم کردووە بە ڕەسمی نێرێ ئەم تابلۆم کردووە غەڵەتی تایە یان جاری وا هەیە لە فرسەتێکە کە دەوامیان نەبێ ئێستا دەوام کەس نیەتی بەڵام لەکسەریەن ئەوانەی کە لە دەورەشانین خۆیەت مەجموعەیەشتی کۆ کردوتەوە ئەمانە غەڵەتەکانی چی زۆر خۆشە تۆ بزانی مناڵێک کە چەند ئارەزومەندە بەڵام بەپێی زۆرۆفەکە و بەپێی ئەم وەزعە ناشتوانی مناڵ زۆر بانگ پێشکەیت بۆ ئەوەی کە تەمرینی پێ بکەی یان ڕێنمایی بیت باشە مامۆستا دەزانین کامیشە دەوترێت یاخود دەزانین کە بیرکردەوەی منداڵ ڕوئای منداڵ بۆ بابەتەکانی یاخود ئەوەی کە لە واقعە هەیە ڕەنگە بە جۆرێکی دیکە ئەوان ببینن بە دنیایەکی بەری و پاک تەماشای شتەکان بکەن بەڵام هەست بە بارودۆخەکانەکەن لە ئێستادا و بەهۆی بوونی ڤایرۆسی کۆڕۆناوە کە ماوەیەکی زۆرە لە ماڵەوەن منداڵان و هاوڵاتیان بەسەر کۆمەڵێک بارودۆخی نەخوازراوە تێپەڕین بەتایبەت لە کوردستاندا کە کۆمەڵێک بارودۆخ هاتە پێشەوە منداڵان لە کاتی وێنەکێشاندا ئەم ڕوئایە ئەم واقعە چۆن ئەتوانن بخەنە سەر تابلۆکانیان لە تابلۆکانیانە ڕەنگەداتەوە ئێوە هیچ بەدیتان کردو کە گۆڕانکاری لە وێنەکێشانەکانیاندا بەدی بێت خۆی ئەگەر لە پێشانگاکە تەماشایکەی ئەتوانی زیاتر ڕوونیکەیتەوە بازێک ئەمانی کە پێشووە هەندێک لە تابلۆکان ئەبینی کە لە کاتێکایە قەیران زۆر نییە ئێستا ئەم تابلانە زە باسی کۆڕۆنا و باسی دەستشتن و باسی ڕێنمایی و زۆرۆفەکە زۆر ڕینیاوەتەوە لە ئیشەکانیان و داراییەکەش زۆر ڕەنگیاوەتەوە لە کارەکانیانە هەندێک کاریان هەیە ئەزانی کە ئەم مناڵە معاناتی هەیە معاناتی هەیە حتا لە جۆری بیرکردنەوە لە جۆری ڕنگدانەوەی ئەو ڕنگانی کە خاتە سەر تابلۆکەی ڕەنگەکانی پێشوو کە بەکاری هێنا مەسەن لە کاتێکا کە ئەم نەخۆشیشتە نەبوو جیاواز بوو ئێستا ڕەنگی تاریک دیارە یان ڕەنگی زۆر پاک نییە تۆ کە مناڵ شت بەکارێنێت تەماشایەکەی ئەزانی کە ئەم مناڵە میزاجی چۆنە توانای چۆنە بیرکردنەوەی چۆنە یەک قەڵەم یەک خەت بچێشێ تۆ هەستی پێەکەی کە ئەم مناڵە هەست بە چیەکە چونکە مناڵ
زۆر حساسە زۆر ناسکە بیل لە هەموو شتێک هاتووە سجاری وا هەیە مناڵێکمان هەیە ئەو ڕسمانی کە ئەیکا یەکسەر بۆ شەرحەکە پێ دەڵێ ئەمە یعنی ئەمەیە تۆ لەوانەیە نەیبینی بەڵام بە بیر و بۆ چوونی ئەو شتە تعبیر لەو بەم شێوەیە بەو شێوەیە بیرەکاتەوە لەبەرەوەی ئەڵم تەئسیری هەیە ئێستا ئەم زۆرۆفی داراییە تەئسیر لەسەر گەورەکە بەڵام لەسەر مناڵی زۆرەکە تەئسیری ئەم کۆرۆنایە لەسەر گەورەی کردووە لەسەر مناڵی زۆرێکە لە ژیانەکەیە باشە مامۆستا ئەم بابەتەکانی منداڵان فرۆشراون وەکو دوا پرسیار دەمەوێت بیشزانین کە پێشانگاکەتان کاکی بەرتەوام دەبێت پێشانگاکەمان 3 ڕۆژە لە دوێنێ و ئەمڕۆ و سبەینێ زیاتر لە سەعات 9 بۆ دەوری سەعات 1 چونکە دوای ئیترەوە دەوام نامێنێ لەبەرەوەی لە هۆڵی هونەرمەندان لە هۆڵی مناڵانایە لە دایرەکەشایە دایرەکەش زیاتر عادەتەن تا سەعات 1 دەوامان هەیە کارەکانیان ئێمە تەمە ناکەین کە بفرۆشرێ داشمان ناوە کە کەسانێک بێوێ بیکڕێ داهاتەکانی زیاتر بۆ مناڵەکان خوان بەکارێنینەوە ئەو مناڵانی بەعزێکیشیان هەیە کە پێویستی بە یارمەتی هەیە ئەتوانین یارمەتی زیاتری بین و بەعزێکیشی دابرین بۆەوەی کە پەرە بین بە کارەکانمان بۆی بتوانین مناڵ ئەگەر هات بۆ لامان شتێکمان هەبێ پێشکەشی بکەین مادوونە بن مامۆسایگیان کارەکەتان لەگەڵ منداڵانە ڕاستی جێی بەیاخی هەر لە ئەوڵەوە لە بناغەوە هەڵ دەدەن کە منداڵێکی تەندروست کومەڵە منداڵێک پێ بگەین کە داهاتویان ڕۆشن بێت مادوونە بن مامۆستا سواز بۆ مامۆستا شێرکۆ هاشم سەرپەرشتیاری گشتی پێشەنگاکەتان بەیانی میوانمان بوو زۆر سپاس دەستان خۆش بێت